یەکێتی ژنانی کوردستان لە ساڵیادی دامەزراندنیدا پەیامێکی بڵاوكردەوە تێیدا ئاماژەی بەوە کردووە 31 ساڵ لەمەوبەر لە 4/11/1989 لە تاراوگە و لە هەناوی شۆڕشی نوێی گەلی کوردەوە یەکێتی ژنانی کوردستان یەکەم بانگەوازی خۆی ڕاگەیاند و خەباتی بێکۆتایی دەست پێ کرد و چوەڕیزی کاروانی خەباتی ژنان لە جیهاندا لە پێناو بەدەستێنانی یەکسانی و دادپەروەری و مافی نەتەوەی ژنانی کوردستان. یەکێتی ژنانی کوردستان هەمیشە ئەو دەنگە بڵندەیە دژی پێشێلکاری مافەکانی مرۆڤ بەگشتی و مافی ژنان بەتایبەتی لە ئێستا و ڕابردوو توانیوێتی ڕووبەڕووی سەختیەکان و بارودۆخە دژوارەکان بێتەوە بەرهەڵسکارێکی بەهێزی دژی بیر و هزرە کۆنەپەرستیەکانی کە لە بەهای مرۆڤایەتی ژن کەم دەکەنەوە و ڕێگرن لە بەردەم پێشکەوتن و گۆڕانکاری کۆمەڵایەتیەکاندا. ڕاشگەیەندراوە کەم نین ئەو دەستکەوتانی کە ژنان لە هەرێمی کوردستان بەدەستیان هێناوە و یەکێتی ژنانی کوردستان ڕۆڵی سەرەکی لە بەدەستهێنانیدا هەبووە. بڕوای بەخەباتی ژنی کورد لە هەر پارچێکی کوردستان هەیە و پشتیوانیانە و بەشێکی دانەبراوە لە خەباتی ژنانی جیهان لە پێناو یەکسانی و دادپەروەریدا. لەم بارودۆخەشدا یەکێتی ژنانی کوردستان لە کار و چالاکی نەوەستاوە و توانیوێتی ئومێد بێت بۆ ئەو ژنانەی قوربانی توندوتیژین و بچێت بەدەم کێشە و گرفتەکانیانەوە هاوکاری خێرا و بەپەلەیان بگەێنێتە دەست. ئاماژە بەوەش کراوە بەدانانی هێڵی گەرم و تیمی گەڕۆکی بەهاناوە چوون لە دژوارترین کاتەکاندا هەمیشە هەوێنی هەموو گۆڕانکاری پێشکەوتن خوازەکان ببن و بەشێک بن لە چارەسەری گرفتە کۆمەڵایەتیەکان.